ئەوقاف وەزارەتی ئەوقاف چاڕیارێکی دەرکردووی چگلەوەی کە نزمکردنەوەی بڵنگۆی مزگەوتەکان یاخود بەنیازیەوەن کە سیستەمی یەک مانگی کە بکرێت بۆی کە هاوڵاتیان نەتوان ماگمە بکرێت بە ئەلکترۆنی ئێوە قسەدان چێ لەسەرم ئایا ئەمە خزمەت بە دینی ئیسلام دەکاتای ئەمە لەناو مزگەوتەکاندا دروست دەبێتەوە؟ من ئەو بابەتە ڕوونەکەمەوە بە حکومەکەی بانگ لای زانایانی ئێمە فەرضی کیفایە، یعنی ئللا ئەبێ کەسانێک هەبێ بانگ بڵێن بە دەنگی خۆیان، ئەوە بابەتێکی ترە. من بەکو فەرض باسیەکەم کە ئەگەر ئەو کەسانە نەبن ئەو بانگە بڵێن لە هەر منطقەیەکە ئەهلی ئەو منطقەی هەمووی گوناحبارە، ئەبێ ئللا کەسانی هەبن بانگ بڵێن. بانگیش عیبادەتە، ئەجری لەسەرە. فرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر کە فەرمێ مؤذن هەرچی گوێی لە دەنگی بێشایەتی بۆ دا لە قیامەتە، گردنیان لە گردنی هەموو کەسێ بەرزترە، هەر کەسێ جوابیان باتەوە بانکە لەگەڵیان نابڵێتەوە ئەجری دەسەکەوێ. یعنی فرمودەی زۆر هەیە لەسەر و بابەتە و ئاياتیشی لەسەرەوە. من ئەحسن قولا ممن دعا الى الله، زۆرێک لە زانایان لە سەحابە لە تابعین لەگەڵەوەیان کە ئەوە بانگ بێژەکان کە بانگ ئەجری لەسەر بێ کەواتە عیبادەتە. ئایا جیهاز ئەجر وەرەگرێ؟ ئایا جیهاز جێ و زەلاما گرێتەوە؟ نایگرێتەوە. کە جێی نەگرتەوە کەواتە فەرزی کیفایە لەسەر ئەهلیە و مزگەوتە کە ئەوان کەسیان بانگ نادەن هەر هەمویان گوناحبارن. ئەمە منیش و ئەوانیش لە قیامەتە کە بینینەوە کە بەم شێوە بێ مەسئلەی بانگ ئایا ئەو بڕیارە ڕەوایە؟ ئایا ئەو بڕیارە شەرعیە؟ ئەو بەجێڵم بۆ خەڵکە خۆیان بڕۆن لێکۆڵینەوە بکەن لە هەموو کتێبە فقهیەکانە بزانن بانگ فەرزی کیفایە یاخودنا، بزان ئەجری لەسەر یاخودنا، بزان عیبادەتە یاخودنا. جا وڵای تر دووە ئەوەش بایەکی نوێژێکی خۆیان تەسویر بکەن 5 فەرزە و هەموو ڕۆژێ لە کاتی 5 فەرزەکەیان لێنەوە لە کۆڵیان بێتەوە بۆ شێوەی ئەوان واڵن. ئەبێشتیوە؟ نابێشتیوە، کافریشە ببی. بۆیە ئیلغاکردنەوەی بانگ و لە حەیەوەکردنی بە ئەلکترۆنی بۆ خۆی مراندنی گەورەترین شەعیرەی ئیسلامە کە رەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمێ ئەگەر غەزوی جێگایەکتان کرد گوێ ڕادێرن زان بانگەیە، ئەگەر بانگ هەبوو غەزوی نەکرد. وەک خەتەرێک دەیبێنن. بەڵێ خەتەرە. ئەمە سەرەکێشیە بۆ شتی ترە گەرەمەتیە پەڕێ وردە وردە زۆر شتی ترەکرێ بە ئەلکترۆنی و بە شێوەیەک وا ئەکەن ئینسان وەکو ڕۆبۆتێکی لێ بێت، هیچ عیبادەتێک و هیچ ڕۆحێک لە دینەکەیان نەمێنێتەوە بۆی.